خێراتنێکی هەموو لایەکتان دەکەم لە ڕێگای ئێوە سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو خەڵکی کوردستان هاوڵاتیانی خۆشەویست کە ماوەیەکی زۆرە لە بەهۆی پەتای کۆڕۆناوە لە ماڵەوە دانیشتون و پێگیر بوون و ئیلتیزامێکی باشیان هەبووە بە بڕیار و ڕێنماییەکان. هەروەکو دەزانن ئەم شەو لە کاتژمێر 12 شەو بابەتی قەدەغەی هاتوچۆ کۆتایی پێدێتن. ئێمە پاشەوەی کە گفتوگۆیەکی تێر و تەسەلمان کرد و داوامان کرد لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوەی خۆیان بکەن و پێشنیارەکانیان بۆ ئێمە بنێرن و دوای ئەوەی کە لەگەڵ وەزارەتی تەندروستیش هەماهەنگیمان کرد و ئەوانیش کۆبوونەوەی خۆیان کردو بوو و لەگەڵ هەموو بەڕێوەبەرە گشتە تەندروستیەکان ئەوانیش بڕیار و پێشنیارەکانی خۆیان ڕەوانە کردووە. پاش وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بڕیارماندا کە بەیاننامەیەک دەربکەین کە دوای ئەو پرێس کۆنفرانسە بڵاو دەکرێتەوە و دەگاتە دەستی هەموو لایەکی بۆ ئەوەی کە درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ درێژ بکرێتەوە بۆ ماوەی 10 ڕۆژ لە 1/4 تا 10/4 لە کاتژمێر 12 شەوی 10/4 لەسەر 11 کۆتایی پێدێتن و بە حەقیقەت هەروەکو هەموو جارێک باسمان کردووە کە گرنگی قەدەغەی هاتوچۆ و لەزاری بەڕێز وەزیری تەندروستی و هەموو تیمەکانی تەندروستی چ لە کوردستان چ لە ئاستی جیهان و ناوچەکە هەمویان تاکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە بڕیاری قەدەغەی هاتوچۆ باشترین ڕێکار و هۆکارە بۆ ئەوەی کە ڕێگری بکاتن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو هەنگاوی پێویستمان گرتە بەر سەرەتا بە سنووردارکردنی هاتوچۆ و ڕێکخستنی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکان کە ئەویش لە تا 1/4 بڕیارێکماندا بوو تا 1/4 بەردەوام دەبێتن و ئەم بڕیارە و ئەم بابەتە لەگەڵ بابەتی قەدەغەی هاتوچۆ درێژ دەکرێتەوە تا 10/4 واتە لە سنوورەکانەوە لە فڕۆکەخانەکانەوە ڕێگا نادرێتن گەشتیار داخلی هەرێمی کوردستان ببێتن و جوولەی بازرگانی بە هەمان میکانیزمی پێشوو کە بڕیاری لەسەر دراوە و ڕێکخراوە بەردەوام دەبێتن و بۆ هاتوچۆی هاوڵاتیان و گەشتیاران وەکو خۆی بەردەوام دەبێتن و تا 10/4 کەسی تر ناتوانێت بەبێ ڕەزامەندی پێشوەختە کە لە وەزارەتی ناوخەوە دەردەچێتن کەس ناتوانێت داخلی هەرێمی کوردستان ببێتن و هەنگاوێکی تری کە زۆر گرنگ بوو بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بابەتی پشووی دامەزراوەکانی حکوومەت و خوێندن و زانکۆ و کۆلێژەکان بوو کە هەنگاوێکی زۆر سەرەکی و زۆر کاریگەر بوو تەواوکەری بڕیاری یەکەم بوو. دواتر لە هەنگاوی سەیەمدا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو دەست پێشخەر بووین و دوای ئەوەی کە دراسە و پلانێکی ڕێکوپێک دانرا لە ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیار درا کە قەدەغەی هاتوچۆ جێبەجێ بکرێت و ئەو ماوەی ڕابردوو وەزارەتی تەندروستی تیمەکانی تەندروستی و ئەنجامەکانیش شاهدی ئەوەن کە گەواهی دەدەن لەوەی کە قەدەغەی هاتوچۆ کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە. ئەگەر ئەم بڕیارە نەبووایە بە تەکید ئێستا ئێمە بە هەزاران حاڵەتمان دەبوو چونکە ئەوەی کە ڕەچاوتان کردووە و بەرچاوە یەک کەس دەتوانێتن ینی بە هەزاران کەس توش بکات چونکە بەرکەوتەی ئەو یەک کەسە وەکو هاوکێشەیەکی ڕاضیات دەتوانێتن چەندین حاڵەتی دوای خۆی توش بکاتن و هەر یەکێک لەوانە دەبێتەوە هەڵگر و دابەشکەری ئەو ڤایرۆسە. بۆیە ئێمە دەزانین لە نیگەرانیەکان و ناخۆشی و زەحمەتی خەڵکی کوردستان بە تایبەتی
هاوڵاتیانی کە ئاستی بژێویان لە خوارەوەیە و توانای دابینکردنی پێداویستی خۆیان نییە و ژیان و بژێویان لەسەر ئەوە بۆ کە ڕۆژانە ئیش و کار بکەن. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە وردی بە دوواداچوون بۆ ئەو بابەتە دەکات و لێتان تێدەگەین پەیامەکانتان گەیشتووە، بەڵام حەقیقەت ئێمە ناچارین بە بڕیاری قەدەغەی هاتوچۆ درێژ بکەینەوە و لە ئەنجامیشدا لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە. ئێمە دەزانین بژێوی ژیان و داهات و بابەتی مادی و دەستکەوتی مادی شتێکی زۆر گرنگە، بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە سەلامەتی و تەندروستی تاک بە تاکی کوردستانە و تەندروستی کۆمەڵگای کوردستانە. بۆیە ئێمە ئەو بڕیارە بە بەرپرسیارەتیەوە داومانە و هیوادارم کە هەموو هاوڵاتیان هەروەکو چۆن تا ئێستا هاوکار بوونە و پەیگیر بوونە بەردەوام بن لە ماڵەکانیان بمێننەوە و ئەوانەشی کە بژێوی ژیانیان وەکو پێویست نییە ناچارن. ئێمە داوامان کردووە لە ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا و ئیدارەکان کە لە پەیوەندیدا بن لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە و بە شێوەیەکی مرکزی لە پارێزگاکانەوە لە ڕێگەی حکوومەتەوە و لە ڕێگەی ئەو خەڵکەی خێرخواز و ئەوانەی کە دەیانەوێت هاوکاری بکەن بێن هاوکاریەکانی خۆیان ڕادەستی یەکی ناچاری هەیە تەلەفۆنەکان لەبەردەستن، تەلەفۆنی ژووری ئۆپەراسیۆنە، تەلەفۆنی وەزارەتی تەندروستیە و بەرپرسەکان هەمویان ئامادەن بۆ وەڵامدانەوەی هەر تەلەفۆنێک و داوایان لێ دەکەم هەر کەسێک لە ڕێگای خۆیەوە ئەگەر نەهامەتێک یاخود کێشەی هاوڵاتێک هەیە لە گەڕاکێک لە شوێنێک بیگەینتە ژووری ئۆپەراسیۆنەکان و پارێزگارەکان بۆ ئەوەی ئێمە زوو چارەسەری ئەو کێشەیە بکەین. بە تەکید بژێوی خەڵک تێکچووە و بەڵام گرنگتر لە هەموو ئەو بابەتی تەندروستیە کە هیوادارم هەمووتان سەلامەت و سەرفراز بن. خاڵێکی تر کە پەیوەستە بە ئاڵۆگۆڕی هێزەکانی پێشمەرگە و بابەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ، بە حەقیقەت من لێرەوە دەستی ماندووی هەموو ئەو برابەڕێزانە و خوشکانە کە لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس دەوام دەکەن و ئەرکێکی قورس و واجبێکی زۆر شەرەفماندانەیان جێبەجێ کردووە لەو ماوەیە ماندوونە ناسن و هیوادارم کە لەش ساغ و تەمەەن درێژ بن. ئێمە بڕیارماندا بوو کە ڕابگیرێتن ئەو ئاڵوگۆڕە، بەڵام هەندێک لەم هێزانە ماوەی 20 ڕۆژ هەیە 25 ڕۆژ هەندێکیان مانگێکە لە ئەرکدان دیسان بۆ ئەوەی کە پرۆسەی ڤایرۆسەکە لە کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی دەرنەچێتن. ئێمە بڕیارمانداوە کە ئاڵوگۆڕی هێزەکان لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر هەروەکو خۆی بەردەوام دەبێت، بەڵام هەر ئاڵوگۆڕێک لە ناو هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن لە سنووری پارێزگایەک خۆی ڕێگە پێدراوە بە مەرجێک لەگەڵ ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا و قایمەقامیەت و قەزا و ناحیەکان هەماهەنگی بکەن و ئەو هێزانە بە شێوەیەکی مرکزی ئاڵوگۆڕیان پێ بکرێتن. واتە ئەگەر یەکەی سەربازی لە ناوەندی هەولێر ئەرک دەبینێت، ئەندامەکانی لە سۆرانن و لە شەقلاوە و لە دەوروبەری هەولێرن دەتوانن بە سیارەکانی خۆیان کە هی زێرەڤانیە هی پۆلیسە هی ئاسایشە بیان گەینەوە ماڵی و بە هەمان شێوە ئەو وەجبەی کە پێویستە بێتە ئەرکیش بێنە سەر ئەرک، واتە نابێت جموجۆڵێکی هاتوچۆی سیارات زۆر ببێتن و بەبێ ئاگاداری ژووری ئۆپەراسیۆن بێت. لە ماوەی ڕابردوو حقیقەت لە هەندێک لە خاڵەکانی لێپرسین و بازگەکان کە لەلایەن هێزە ئەمنیەکان دروست کراون هەندێک کێشە دروست بووە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ ئەو برایانەی کە چ لە پێشمەرگەنە چ لە دەستگەکانی تری ئەمنینە لە ئەرک دەگەڕێنەوە یاوە خۆت هەندێک بەداخەوە سوء استیفادە لە پێناسە و ئۆتۆمبیلی خۆیان دەکەن کە هەڵگری ژمارەی پێشمەرگەنە یان هێزەکانی ئاسایش و پۆلیسن خێزانی خۆیان لەگەڵ خۆیان بووە، بۆیە لە هەندێک شوێن تووشی کێشە بوونە
من داوا دەکەم لە هەموو وەزارەت و دامەزراوەکانی ئەمنی و پێشمەرگە کە ڕێنمایی زیاتری خەڵکی خۆیان بکەن بۆ ئەوەی هاوکاری باشتری تیمەکانی ئاسایش و پۆلیس و زێرەڤانی بن و بەرگری و فریاکەوتن لە ناو شارەکان بۆ ئەوەی کێشە دروست نەبێتن. هەمومان لە بارودۆخێکی ناخۆش، بارودۆخێکی دەرونی ناخۆش داین، فشار لەسەر هەمومان هەیە و هێزە ئەمنیەکان و پۆلیس و پێشمەرگەش کە لە ئەرێکدان بۆ پاراستنی خەڵک ئەمانە زیاتر فشاریان لەسرە وەکو هاوڵاتیەک ئەو فشاریان هەیە و وەکو ئەوەی کە لە ئەرکیشدانە فشارێکی زیاتریان لەسرە. بۆیە تەمەنا دەکەم هەم هێزەکان زیاتردان بە خۆیاندا بگرن و ڕێزی زیاتری هاوڵاتیان بگرن و هەمیش هاوڵاتیان و ئەو خەڵکی تریش کە سەر بە هێزەکانی ئەمنی و سەربازیە زیاتر ڕێز لە مەفرەزەکان و بازگەکان بگرن بۆ ئەوەی کێشە دروست نەبێتن. هەر لەم ماوەیەدا بڕیار دەرا کە بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت هاوکاری ئەو قوتابیانە بکاتن کە لە دەرەوەی وڵاتن یان ئەو نەخۆشانەی کە چوونەتە دەرێ بە هەر هۆیەک بێتن و ماونەتەوە لە وڵاتان. دوێنێ دوو فڕۆکە لە قۆبرۆس ئەو قوتابیانیان گەڕاندەوە کە نزیکەی 300 و هەندێک قوتابی بوون گەڕاونەتەوە و من داوایان لێ دەکەم کە هەمویان خۆڕاگرن و پەیگیر بن بە ڕێنماییەکان. دوونێک کێشەیەکی بچووک دروست ببوو، ڕەنگە هەندێکتان لە هەندێک شتان بینێ بێتن ڤیددیۆیەک ڕەنگە یەکێک لە برادران بڵاوی کردوتەوە کە کێشەیەک لە بینی یەکێک لەو قوتابیانە لەگەڵ پۆلیس دروست بووە بەداخەوە پەیگیر نەبوونە بە ڕێنماییەکان و ئەمڕۆ داوام کردووە لە پارێزگاری هەولێر لێژنەیەکی لێکۆڵینەوە دروست بکرێتن کە لە کێشەکە بکۆڵنەوە بزانن کێ کەم تەرخەم بووە. بەڵام ئەوەی من زانیومە برادرانە پەیگیر نەبوونە، بەڵام ئەنجامەکەی لە کاتی لێکۆڵینەوە ئاشکرا دەکرێتن و ئەوەی کە کەم تەرخەم بوو بێتن حقیقەت ئێمە بەپێی یاسا مامەڵی لەگەڵ دەکەین. کاکەوە وەزیری بازرگانی چەندین جار قسەی کردووە لەسەر ئەو مەوزوعە. ئێمە ینی مەترسیمان لەوەی نییە کە کۆگاکانمان کەلوپەلی پێویستی نەبێتن. بە پێچەوانەوە ئێمە بۆچی سنوورەکانمان دانەخستووە، هەر لە سەرەتاوە ڕامانگەیاندووە بۆ ڕێکخستنی ئاڵوگۆڕی بازرگانی بۆ ئەوەی بازاڕی ناوخۆی هەرێمی کوردستان تووشی کێشە نەبێتن و قەیرانێکی خۆراک دروست نەبێتن. و خۆشبەختانە وەزارەتی تەندروستی، پارێزگارەکان و بازرگانەکان لەسەر ئەو بابەتە ئیشێکی باش دەکەن و ئێمە گەشتبینین لەو مەوزوعە. بەڵام یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت زۆر تاکیدی لێ دەکاتن بابەتی خۆراکە، بابەتی داو دەرمانە، بابەتی سوتەمەنیە. ئێمە ئامادەگیمان کردووە و پلانمان دانەوە و ئێستا بەرنامەی ڕێکوپێک هەیە بۆ ئەوەی لەو سێ بابەتە ئێمە کێشەمان بۆ دروست نەبێتن. ئەگەر فرۆشگایەک بەتاڵ بوو بێتن نەتیجەی ئەوەی خەڵک شتی لێ کڕێەوە کۆگاکان پڕن. بۆیە ئێمە ئەو ئاسانکاریەمان کردووە بۆ خەڵک کە لە یەکی شەو تا 6 بەیانی بچن لە کۆگاکان کەلوپەلەکانیان بگوازنەوە سوپەرمارکێتەکان.